سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و گشتکاتی ژیانتان پڕبێت لە شادی و کەمەرانی. ئازیزان لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تایبەت سەبارەت بە سەلەفیگەری و جموجۆڵی ئەو تاقمە لە ئاستی کۆمەڵگەی کوردستانی ڕۆژهەڵاتدا و چاوپۆشی و کارئاسانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئاست چالاکیە کۆنەپەرستانە و دژی ئینسانیەکانی سەلەفیەکان کە تا ئاستی کوشتنی کەسانێک چوەتە پێش. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە داوامان کردووە لە هاوڕێ ئاکۆ ئەنوەری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بەشداری ئەم بەرنامەیە بێت تا چەند پرسیارێکی لەم بوارەدا ئاراستە بکەین. هاوڕێ ئاکۆ سڵاوت لێبێت و بەخێر بیت بۆ ئەم بەرنامەیە. سڵاو لێوەش هاوڕێش لێر سپاس سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتاندا. سپاس بۆ تۆ بژی. هاوڕێ ئاکۆ، دوایین هەواڵ و زانیاری لەسەر باندی سەلەفیەکان لە شارەکانی کوردستان چییە؟ بەڵێ هاوڕەش لێر هەروەک ئاگادارن و بەشی ناوەندی هەواڵی کۆمەڵەش لەم ڕۆژانەدا زۆر هەواڵ لەو چەشنەی بەدەستگەیشتووە، زۆر بەداخەوە جارێکی تر باندێکی ڕەش کە لە مێژووی خەڵکی کوردستان بەتایبەت باشوور و ڕۆژهەڵات یەکەم جار نییە دووبارە دەستیان داوە تا ترساندن و تۆقاندن و تەنانەت کوشتنی خەڵکانی بێتاوانیش بە ناوی دفاع لە شەریعەت و لە ئاینی ئیسلام لە شارەکانی سنە و بانە و بەتایبەتی لە سەقز و لە مەریوانیش تەنانەت دەستیان کردوەتەوە جموجۆڵ و هەر ئەمڕۆ پێش زەرتی ئەم بەرنامە هەواڵێک بەدەستێمە گەیشتووە کە کەسێک بە ناوی فاڕوقی ڕەشیدی کە کرێکارێکی زەحمەتکێش بووە لە بانە بەدەست ئەو جەنایەتکارانەوە گیانی لەدەستاوە. دوێ شەو لە مەیانی جەهادی بانە جارێکی تر کەسێکیان بە قەمە و بە چەقۆ لێداوە و لەگەڵ خۆیان بردویانە. هەردووێکەش هەڵیان کوتاوەتە سەر باشگایەکی ژنان و بەرپرسەکەیان بان کردووە، سێدانە مۆتۆر سوار بوون کە 6 کەس بوون و هەڕەشەیان کردووە کە ئەبێ ئەو ساڵۆنە وەرزشیە دابخرێت. ئەمانە و هەندێک پێشووتریش ئێمە لە هەواڵەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەتایبەت بڵاو کرایەوە کە کەسێک لە شاری سنە هونەرمەندێک بوو کە بەداخەوە هێرشیان کردە سەر و گیانیان لێسەند. لە شارەکانی لە مەریوانیش هەروە جموجۆڵ هەیە، بەڵام تا وەکو پێشتر کە لە دارسێران لە ساڵەکانی پێشتر چەند ساڵەوە پێش ڕوویدا هێرشیان کردە سەر گەنجێک لەوێش دایانە بەرچەقۆ و هەڕەشیان لێ کرد و لەگەڵ کاردانەوەی خەڵک ڕوبەڕوو بوو تا ئێستا لەوێ نەگەشتوەتەوە ئاسە. بەڵام تا دوایین هەواڵەکانەوەیە کە لە شاری بانە بەتایبەتی لە سەقز و لە شاری سنە جموجۆڵیان دەست پێ کردووە، هێرشیان کردوەتە سەر خەڵکانێک کەرۆکو ئاماژەم پێکرد چەند کەسێکیشیان کوشتووە. لەسەر جادەکان ئەوە سن بەتایبەت لە ڕۆژانی جمعە کە خەڵگەچن بۆ سەیران و بۆ سەحرا و بۆ خۆشی بە متۆڕ و بە ماشین لەسەر پێچەکان و لەسەر شوێنەکان ئەوێستن و خەڵک هەڕەشە لە خەڵگەکەن، ئەوانەی کە بە حسابی خۆیان مەشروع بەخۆنەوە یا تۆزێک حجابەکەیان لە دواوەیە تهدیدیانەکەن، هەڕەشەیان لێکەن و ئازاریان دەدەن. مجموعەیەک هەواڵی تریش کە هەر ئاوا بەدەستێمە گەیشتووە گوایە خەریکن بنکە دروستەکەن لە بەتایبەت لە قۆخی شێخەل ئیسلام لە لای بانە، بنکەیان لە زەروا و لە کانی سوور و لە لای سیاومە دروست کردووە و شوێنی ژیان و شوێنی کار و چالاکیەکانیان بە پێ و زانیارانە کە بەدەست ئێمە گەیشتووە زیاتر لەو داهاتانەیە. دیارە ئەلبەتە بڵاوە بنەوە پۆڵیان نەخرێتە اختیار و بڵاوە بنەوە و لەسەر سێڕاکان ئەوێسن و یا لەسەر جادەکان بەتایبەت لە کاتی تاریکانیە ئەوێستن و ئەو خەڵکانەی کە لەوێ هاتوچووەکەن کنترۆڵی ماشینەکانیانەکەن. ئەگەر ژنی تیا بێت ژنەکان حجابیان ڕعایەت نەکرد بێت، نقابیان نەبەست بێت یا
بە قەولی خۆیان پۆشی ئیسلامیان نەبەستوێ مەوردی ئازار و ئەزیەتیان نایەن. ئەوەی کە تا ئێستا ئەو هەواڵانی کە بەدەست ئێمە گەیشتووە بە تایبەت ئێوەش کە لە بەشی ناوەندی هەواڵی کۆمەڵە و بەشی ڕاگەیاندنی کۆمەڵە حتمما لەو جۆرە هەواڵانە هەتا ئێستاش کە ئێمە پێکەوە قساکەین و بەرنامە دەرتەکەین درێژەی هەیە و بە گوێرەی شاید حاڵان ئەوانەی کە لە شوێنی حەوادسەکە هەن ئەوانەی کە ئەو خەڵکە ئەبینن لەلایەن بەشە ئەمنیەتیەکان و هێزە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی هیچ بربەست و مانایەکیشیان نییە. نە بانکێش دەکرێن کەس دەستگیر کراوە لەسەرەوە و بۆیە کە ئەو ئەگەر بۆ کەسانێک شەکبەرەنگیز بوو یا دڵ بن لەوەی کە ئایا کۆماری ئیسلامی حمایەتیان ئەکات و مەوردی پشتیوانی کۆماری ئیسلامین ئەو شک و دڵێژ نەماوە. ئێستا بۆ خەڵک بەو یەقینە گەیشتون کە ئەم باندەڕەشە کە بە ناوی سەلەفی و گەڕانەوە بۆ سەدری ئیسلام و زیندوکردنەوەی ئیسلامی سنەتی خەریکن کار و چالاکیان دەست پێ کردووە، بەڵام لە پێناو سیاسەتێکی دیاری کراوە کە حتمما دێنە سەر باسەکە موردی حمایەت و پشتیوانی هێزە ئەمنیەتیەکانیشن و نەگمانەعنین بۆیان بەڵکو دەعم و پشتیوانیشیان لێکرێت. بەڵێ هاوڕێیاکە هۆکارەکانی دەرکەوتن و سەرهەڵدانی ئەم باندە لەم هەلوو مەرجەیە چییە؟ هاوڕێ شلێر هەر کات کۆماری ئیسلام دیارە بە درێژایی ئەم دروستبوونی ئەم باوەڕە لەو سەرەتاوە کە دروست بووە کە من نامەوێت بچمە سەر سەرەتاکەەوە باسێکی جیاواز سەڵەگرێت. هەر لە سەرەتای دروستبوونی ئەمە سەلەفیگەری یعنی گەڕانەوە ینی بەرەو دوالێدان بۆ سەدری ئیسلام ئەمانە هەموویشە کەڵکی سیاسیان دێوەگیرەوە، هەمیشە ئەبزاری دەستی وڵاتانی سەرمایهداری و داگیرکەر بە تایبەت لە ئێران و تورکیە و عێراق و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن. ئێستا ئێران خۆتەزانی لە دوای شۆڕشی ژینا لە ناو خۆی وڵات و نزیکە و ساڵۆگەڕی شۆڕشی ژینا نیگەرانی هەیەکی ئێجگار گەورە لەلایەن کۆماری ئیسلامی و هێزە ئەمنیەتیەکان بە نسبەت سەرهەڵدانەوەی ئەو شۆڕشە دروست بووە. کۆماری ئیسلامی لە ناو خۆوە دەستی کردووە بە سەرکوب و خەفەقان و بانکهێشکردنی هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان، دەست بەسەریانەکات، زیندانیانەکات، پەروەندە کۆنەکان زیندوە کاتەوە، حکمی زیندانی فەلەیی ساز دەکات بۆ ئەو هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان. هەڕەشە و گوڕەشەکان بۆ سەر ژنان زیاتر بووە، گەشتی ئەرشادی هێناوەتەوە سەر خیابان بۆ ئەوەی کە جارێکی تر بە ناوی وارزە دژی حیجاب دژی بێحیجابی حیجابی ئیجباری هێنێتەوە گۆڕ و ژنان لەسەر شەقامەکان موردی ئازار و ئەزیەتی خۆیان قەرارەدەن و ئەیانگرن و ئەیان بن و پەروەندەیان بۆ دروستەکەن و تەعهودیان لێ سێنن و لە هەر حاڵ فەزایەک لە ڕعب و وەحشەتی لە دەرەوە بە نسبەت هێزە سیاسیەکان هەر بازم خۆتان ئاگادارن کە فشارێکی ئێجگار زۆری هێناوە بە هەڕەشە و بە تەهدید بە بۆمباران و بە ترۆرکردنی هەڵسوڕاوانی سلێمانی ڕۆژهەڵات لە سلێمانی و لە هەولێر و داواکاری لە دەوڵەتی عێراق و لە هەرێمی کوردستان بۆ چەکردنی هێزە سیاسیەکان ئەویش هەر بەشێکە لە ڕاستای ئەو فشارە کە کۆماری ئیسلامی ئەیهێنێت بۆ کۆمەڵانی خەڵک لە نگەرانی لەسەر هەڵدانەوەی ئاخێزێکی تری جەماوەری لە نەوعی شۆڕشی ژینە. تەوان ئەم هێنانە سەر شەقامی سەلەفیەکان هێنانە سەر مەیدان جارێکی تر و پەروباڵدان بم باندەڕەشە هەر ئێستا لە ناو شارەکانی بانە و سەقز و مەریوان و سنە و مەهابات و بۆکان لە ڕاستای ئەو نگەرانیایە کە کۆماری ئیسلامی هەیەی نگەرانی لە سەرهەڵدانی شۆڕشێکی تر وەک شۆڕشی ژینە یا درێژە پێدان بۆ شۆڕش بە حسابی خۆی ئەوێت هەر لە سەرەتاکانەوە ئەم بە دروستکردنی فەزای ڕعب و وەحشەت بەرگری بکات مانەعێک دروست کات بۆ ئەوەی کە جارێکی تر ئەم شۆڕشە هەڵ نەداتەوە. ئەمانە هێناوەتە سەر شەقام ئەوەڵین هێرشیان جارێکی تر بۆ سەر ژنانە
ئەوەڵین هێرشیان بۆ سەر و کەسانەیە کە بە شێوەیەک بێحجابی حجاب ڕعایەت ناکەن یا تۆزێک ڕووسەریەکانیان لە دواوەیە. چونکە باشە زانێت نیگەرانە لەوەی کە شۆڕشی ژینا لەسەر خواستەکانی ژنان بە شعاری ژنجیان ئازادی سەریەوە. بۆیە هێرشکردنە سەر ژنان بە حسابی خۆی دەتوانێت مانەعێک بێت بۆ سەر هەڵدانەوەی ئەو ئاخێزە. جار لە کوردستانیشەوە دەست پێ دەکات، چونکە ئەو شۆڕشە لە کوردستانەوە سەری هەڵدا، لە شاری سەقز و دوای بە قەتڵگەیاندنی ژینای جوانەمەرگ سەری هەڵدا. بۆیە کە کوردستانیشی بۆ کانگای سەرهەڵدانەوەی ئەو شۆڕشەیە. لە کوردستانەوە هێرشە کاتە سەر ژنان، هێرشە کاتە سەر بیری پێشکەوت و خوازانە، هێرشە کاتە سەر ڕووناکبیران و هونەرمەندان و لە سەلەفیەکانیش ئیسفاداکات بۆ دروستکردنی فەزایەک لە ڕۆح بۆ وەحشەت کە جارێکی تر ئەوە دروست نەکات. لە هەر حاڵ من پێم وایە هاتنەوە ئارای سەلەفیەکان لە ئێستادا دەگەڕێتەوە بۆ ئەو نیگەرانەی کە کۆماری ئیسلامی هەیەی بە نسبەت سەرهەڵدانەوەی ئاخێزی جەماوەری و لە هەموو ئەبزار و ئامرازێک ئیسفاداکات کە جارێکی تر ئەو شۆڕشە سەر هەڵداتەوە. چونکە ئازانەیە ئەگەر سەر هەڵداتەوە ئەم جارە ڕێکخراوترە بێت، گشتگیرترە بێت و کۆمەڵانێکی زیاتر لە خەڵک پێ پێوەستە بن. ئاگاداریت کە لە شارەکانی تری ئێرانیش هەر لە سەردار ڕادانەوە لە تاران ڕۆژانە هەڕەشاکەن، لە سوخەڕانیان لە گردبوونەوەکانیان لە دانیشتنەکانیان لە بەرنامە تەلەڤیزیۆنەکانیان نییە کە ئەفسەرێک دەرەجەدارێک کادرێکی پلەبەرزی سپا یا نیروی انتزامی بە هەڕەشەکردن و بە هێرشکردنە سەر بیری ئازاد دەست پێ نەکات. هەمویان چ لە ئاخوندەکانیان چ لە کاربەدەستانی نظامی و ئەمنیەتیان هەمویان نیگەرانن و هەل لە ئێستاوە ئەو نیگەرانیە باعث بووت کە فەزایەک لە ڕۆح بۆ وەحشەت، فەزایەک لە سەرکوت و خەفەقان لە ناو ئێران و بە تایبەتیش لە کوردستان دروست. سەلەفیەکان بەشێکن لەو هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی. سەلەفیەکان هەر بیر و بۆچوونێکیانێت، تەنانەت ئەگەر جیاوازیشیان هەبێ لەباری ئاینیەوە ئەم سنی بێ ئەو شیعە ئەم بگەڕێتەوە بۆ سەدری ئیسلام و ئەوی پێ مسلمان دەبێت. ئەگەر ئێران و کۆماری ئیسلامی دژایەتی بکات لەگەڵ ئەوان، چونکە معلومە سەلەفیگەری وەهابیەت بەشێکن لەوەی کە بۆچوونێک یا ئایدیایە کە لە عەرەبستان و سعودیەوە تەغزیاکات و عەرەبستان و ئێرانیش کێشەیەکی سیاسی لە مێژینەیان هەیە لەسەر ئەم مەسەلە. بەڵام لەو نوقتە لە ئێران بە تایبەتی لە کوردستان کێشەیەکیان نییە ئەگەر کاتیش بێت لەگەڵ ئەو باندەڕەشە کە بێنە سەر شەقام و لە ڕاستای سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە ڕاستای ئەو بۆچوون و فەرهەنگە دژی ژن و دواکەوتووە ئەمانیش بێنێتە مەیدان و ئەو فەزایە لە ڕۆح بۆ وەحشەت لە ناو ئێران و کوردستان. بەڵێ هاوڕێیاکۆ هەرچەند ئاماژەشت پێکرد، بەڵام پێم خۆشە ئەو پرسیارەکەم کە ئەمانە چۆن دەتوانن ئازادانە ئەم کردەوە جەنایەتکارانە بەڕێوەبرن بێ ئەوەی لەگەڵ هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی ڕوبەڕوو ببنەوە؟ هەر بۆ هۆکارانەی کە باسم کرد، هەر بۆ دەلیلانەی با من هەندێک شت هەیە هاوڕەش لێر تۆزێک وەکو ئامار و وەکو هەواڵ کە بەدەستمان گەیشتەوە بەشێکیشی تەنیا زانیاری نییە دەقیقە. من لە دوای لە ئەوایلی لە چەندین ساڵ یا 15 ساڵەوە پێش زیاتریش ئەگە من نامەوێت دقیق بە تاریخ ناوی بڵێم چونکە ئێستا حزوری زێنم نییە، هێزێکی ئیسلامی سەلەفیگەری لە کوردستانی عێراق هەبوو بە ناوی جوندول ئیسلام. جوندول ئیسلام ئەمە لەلایەن کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئەو کات یا ئەوایلی شکڵگرتنی حکوومەتی هەرێم بوو لە دژ بە یەکێتی نیشتمانی کوردستان تەغزیاکران، هێزیانە درایەوە تەسلیحاتی باشیشیان لە یەکدیارا. ئەمانە دوای هێرشی ئەمریکا بۆ سەر عێراق و ڕوخانی ڕژیمی باس لە منتەقەی لای تەوێڵە و بیارە و لای هەڵەبجە ئیمارەتێکیان دروست کرد بوو بەناوی ئیماراتی ئیسلامی. هێرش کرایە سەریان و بە شێوەیەک تەفروت و ناکران، بەڵام بەشێکی ئێژگار زۆریان
گەڕانەوە ناو ئێران و لەلایەن سوپای پاسدارانەوە تەغزیەکران، سپانسەریان بوون و پشتیوانیان لێک. مەلا محەممەد عەلەوی یا مەلا محەممەد یەکشەوە یەکێک لەوان. ئێستا مەلا محەممەد عەلەوی دۆستی نزیکی پاکپور محەممەدی پاکپور فەرماندەی هێزە زەوینیەکانی سوپای پاسداران کە دۆستی نزیکیەوە لەلایەن ئەوە پشتیوانی لێکرد. مەلا ساڵەی دەمامە لە شاری بانە کە دۆستی نزیکی مەلا محەممەد یەکشەوە یا مەلا محەممەد عەلەویە و خۆی خەڵکی یەکێک لە ئاواییەکانی شاری سەقەت بە ناوی مام سەیفەددینە، بەڵام لە مزگەوتی حاجی سەعیدبەگی دەمامە وتاربێژی ئەو مزگەوتەیە، ئەمانە خەریکن ئەو گەنجانەی کە بە شێوەیەک گەنجی فەقیر و هەژارن، نائومێدن و سەرخوردن، هیوا ئومێدێکیان بە داهاتوو نیە، لە خودەوری خۆیان کۆکەنەوە و بە موژدەی بەهەشت و بە موژدەی دنیایەکی باشتر لەو دنیا هەر هاوشێوەی داعش و قاعیدە و تەواوی ئەو جەرەیانە جەنایەتکارە ئیسلامیانەی کە لە ئەفغانستان و لە منتەقەی شەنگاڵ و لە عێراق لە سووریا نمونونەکانیمان دی خەریکن تەرویجی ئەو باوەڕاکەن لە کوردستانی ڕۆژهەڵە. وتم لە لای هۆخی شێخەلیسلام مەلا محەممەد عەلەوی و مەلا ساڵەی دەمامە خەریکن بنکەیەک دروستەکەن بە ناوی بنکەی حوجرە و حفزی قورئان لەلایەن کۆماری ئیسلامیەوە تەغزیا کرد، نەک لەلایەن دەوڵەتی عەرەبستان بە شەخسە وەکو زانیاری ئەوە نییە، بەڵام لەلایەن چەند نەهادی بەناو خەیریەی عەرەبستان وەک شێخ بن باز، وەک شێخ بن عوسەیمین، وەک ساڵح فەوزان، ئەمانە ڕێکخراوەهایەکی ئیسلامی سەلەفی وەهابین کە لە وڵاتانی دەوروبەر یا لە گۆشە و کەناری دنیا خەریکن بە ناوی کۆکردنەوەی یارمەتی و کمەک بە فەقیر و هەژار، بەڵام کۆی ئەکەنەوە یارمەتی ئەو جۆرە بنکانادن بۆ تەرویج و بۆ پەرەسەندنی ئەم نوع تەفەکورە. و مەلا محەممەد عەلەوی و مەلا ساڵەی دەمامە مەخسوسەن لە شاری بانە خەریکن ئەو کاراکەن. لە زەروا و بنکەی تەندروستیان هەیە، ئاموزشی تەسلیحاتی و ئاینیە بینن، لە زۆر شوێن پشتیوانیەکی کەمی مادی زۆر کەم ئەدەن بە ئەو کەسانی کە کاریان بۆکەن و قەمەکێشیەکەن، بەڵام پشتیوانیەکی مادی ئێژگار زۆر بۆ خۆیان، بۆ دەوروبەرەکانیان، بۆ سەرانیان لەلایەن سپا و لەلایەن ئەو سێ حاوشێوەی ئەو سێ نەهادە خێرخوازیە خەریکن وەرەگرن. لە جادەی نێوان سەردەشت و بانە بەتایبەت دوای دێهاتی سوێروێ بە متۆڕ و ماشینە وێستن لەسەر جادەی عام کە ڕۆژانە گەشت تایە هاتوو چووەکات، هێزە نظامی و ئەمنیەتیەکان ڕەفت و ئامادەکەن، ئەمان بە متۆڕ و ماشینە وێستن خەڵک عەزیەتەکەن، دوای ئەڕۆنەوە شارەکانی خۆیان. تۆ ئێمە لە دوورەوە و لەلایەن خەڵکەوە و زانیاریانە بەدەستێ ماگە ئایا هێزە ئەمنیەتیەکان لەناو خۆی شارەکانی کوردستان نازانن ئەمە لەکوێن، نازانن مەلا محەممەد عەلەوی کێیە کە خۆی ڕفیقی مەلاکرێکار بووە لە کاتی جندول ئیسلام هەبووە لە کوردستانی باشوور وەگەڕاوەتەوە بۆ ئێران، ماهیەتی ناناسێت. یا مەلا ساڵەی دەمامە کە لە وتارەکەیە بەڕاشکاوی دژی ژنان قساکە، بەڕاشکاوی هەڕەشەی کوشتنەکە، بەڕاشکاوی دژی هونەرمەندان و ڕووناکبیران قساکات، ئایا ئەمانە نابینێت، نایان ناسێتەوە؟ قەمەکێشان لەسەر جادەکان، تۆ تیمشاکە کۆڵبەرێک بۆ پارۆنانێک لەسەر شاخەکانی کوردستان ئەمنیەتی نییە، هەڵسوڕاوێکی بزوتنەوەی معلمین و کرێکاری و بزوتنەوەی ژنان لە ناو شارە ناوێرن لە مەجلسێک لە شوێنێک دابنیشن، چەند هەڵسوڕاوی بزوتنەوەی کرێکاری سەردانی بنەماڵی گیان بەکردوێگەکەن کە ڕۆڵە ئازیزەکەیان لە دەستداوە بۆ دڵنەواییان بۆ ئەوەی کە سوکناییەک بە برینەکەیان بێنن، هەمویان دەسە جەمیە گیرێن و محکوم بە زیندانەکرێن. بەڵام قەمەکێشان و چەقۆکێشان و تهدید و ئێرعاب و حەملە بۆ سەر باشگای وەرزشی ژنان و سەرجادە بەستن و گەردەنە بەستن لەلایەن ئەوانەوە هیچ مانعێکی نییە. ئەمانە لە مشەخصن
لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە خەریکن پشتیوانیان لێکرێت تەواویان دانە بەدانەیان لەلایەن کۆماری ئیسلامیەوە ناسراون بەڵام ئێستا هیچ مانایەکیان بۆ دروستکردنی ئەو فەزا لە ڕعب و وەحشەتە نییە بەدەلیلی ئەوەی کە لە جواب بە پرسیارەکەی پێشوداوت بەدەلیلی ئەوەی کۆماری ئیسلامی نگەرانە لەوەی کە سەرهەڵدانێکی تری جەماوەری لە ناو ئێرانە دوای شۆڕەشی ژینا و بە تایبەتی لە ساڵگەردی شۆڕەشی ژینا شکڵ بگرێت ئامار و ئەرقامی تریش هەیە بە نسبەت چالاکیەکانی ئەوان شوێن و مەکانی فعالیەت و هەسوڕاوانیان هەیە بە دڵنیاییەوە تەواوی ئەو زانیاریانەی کە لەلایەن خەڵکانی عادی و دەوروبەری ئەوانەوە بەدەست ئێمە و لایەنە سیاسیەکانی تری هەڵسوڕاو لە کوردستانەگات بۆ ئێمە ناسراون ئەمانە ئەتوانن کاتی بە پشتیوانی سوپای پاسداران ئەو فەزا لە ڕعب و وەحشەتە دروستکەن بەڵام مشەخەسەن لەلایەن خەڵکەوە مەترودن خۆشناونین لەبەر چاو خەڵک کەوتون و ئەمانە تەنیا دەتوانن بۆ دەورەیەکی مشەخەس ئەو کارە بکەن کە ئیدارەی ئیتلاعاتی ئەو کارە بکەن کە سوپای پاسدارانی ئەو کارە بکەن کە ماوەی زیاتر لە 4 دێ کۆماری ئیسلامی دژی خەڵکی کوردستان و ئێران ئەیکات بەڵام ئەمانە ئایا توانوێتی جێگە و پێگەی کۆماری ئیسلامی لە ناو ئێران و کوردستانە خۆش کات و ببنە خۆشەویستی جەماوەر و دڵنیاییەوەنە ئەرکی کۆمەڵانی خەڵک بە تایبەت هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە بەرامبەر ئەم بەندە جەنایەتکارە چییە؟ من پێشەوەی داوا لە کۆمەڵانی خەڵک بکەم پێشەوەی کە بڵێم ئەرکێک لەسەرچان چ ئەرکێک لە دیارە حتمما کۆمەڵانی خەڵک بە درێژایی هەبوونی ئەم بۆ چوونە لە کوردستان هەڵوێستیان گرتووە و ئەزمموی باشیشیان لێ لەو من داوا لەو گەنجانەکەم لەو خەڵکانەی کە بە شێوەیەک لە شێوەکان فریوی ئەم باندەڕەشەیان خواردووە کە هەتا زووە و دەستیان بە خوێنی گەنجان و لاوانی هاوشاری و دراوسێ و نزیکانی خۆیان سوور نەبووە دووری بکەن لەم کەسانە لەم ئینسانە جەنایەتکارانە لەم نەوع تەفەکوری داعش و ئەڵقاعیدەیانە کە ئێستا لە کوردستانی ڕۆژهەڵات خەریکن و تەلاشی بۆ کەن شخڵی پێ بدەن دووری بکەن ئێمە ئەزانین و باش ئەزانین کە ئەمانە لە بێ ئاسووری و لە بێ هیوایی بە ژیانی ڕۆژانەی خۆیان و بەداهاتوویان ڕوو ئەکەنە ئەم نەو باندەڕەشانە دڵنیا بن کە ڕزگاریان لەم نەهامەتیانەی کە ئێستا هەیەە ڕزگاریان لە هەموو ئەو مینەتیانەی کە ئێستا بەدەستیەوە گرفتارن ئەوە نییە کە وەسڵ بن یا هاوکار بن یا هەڵسوڕاوی ئەم نەو لە بیر و بۆ چوونە بن اتفاقەن هۆکاری سەرەکی ڕۆژڕەشی و تاریکی و نەبوونی ڕۆشنایی لە ژیانی گەنجانی ئەو وڵاتە هەبوونی باوەڕی وەکو باوەڕەکانی کۆماری ئیسلامی و باوەڕی سەلەفیگەری و باوەڕی هاوشێوە و دواکەوتوانەی وەکو ئەوانە لە کوردستان بەس بۆ ڕزگاری ئەبێ ئیتفاقەن بەرعەکسەکەی دژایەتی لەگەڵ ئەوانە هەڵبژێرن دەبێت ڕوبەڕوویان ببنەوە نەک ببنە هاوکاریان و هاوپیشەی ئەو جەنایەتکارانە لە کۆماری ئیسلام کۆمەڵانی خەڵکیش و بەتایبەت هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان پێویستە و لە ئێستایە یەکگرتوو بن لە دەوری یەک بن لە هەر شوێنێک لە هەر مەکانێک ئەمانە حزوریان بوو بە شێوەی کۆمەڵ بە شێوەی دەستە جەمعی حزوریان بێت و بربەستیان بدەنە ئیفشاگەریان لەسەر بکەن هەواڵەکانی فەورەن لە دنیای مەجازی و لانی کەم بینێرن بۆ ئێمە و بۆ باقی لایەنە سیاسیەکانی تر کە ئێمە بتوانین بەناو و بەنیشان ئیفشاگەریان لەسەر یا بکەین بڵاویان بکەینەوە فریکاری و ڕیاکاریەکانیان فاش بکەین و بۆ کۆمەڵانی خەڵکی لە کوردستان ڕوونکەینەوە و پێیان بە شێوەیەک بەریان پێ بگرین بۆ درێژە پێدان بە جەنایەتی زیاتر کوردستان تەجروبەی هەیە لەوە
کوردستان تەجروبەی دژایەتیکردنی لەگەڵ مفتیزاییەکان و سوپای ڕزگاری و باقی جەرایاناتی مرتجع لەوە هەیە. کوردستان تەجروبەی دژایەتیکردنی لەگەڵ کۆماری ئیسلامی و بیری چەوتی دواکەوتوو خرافەی کۆماری ئیسلامی کە ماوەی 45 ساڵە بە ملیاردها دۆلار خەرجی لێکردووە و ئێوێ پەرەی بدا لە ناو کۆمەڵانی خەڵکە تەجروبەی هەیە لەوە. هەلم ساڵانەی ڕابردوودا لە دارسێران کاتێک کە سەلەفیەکان دێنە سەر شەقام و هێرشە گەنە سەر کوڕێک لە دارسێران، ژنانی دارسێران و گەنجانی دارسێران بەدار و بە قەنچکێن و بە چەکوش هاتنە سەر شەقام، وتیان دارسێران جێگای ئەو بۆچوونە نییە. دارسێران و مەریوان و باقی شارەکانی ڕۆژهەڵات جێگای بیر و بۆچوونی سێکۆلار و جێگای بیر و بۆچوونی ئازاد و دیموکراتیکە، جێگای لایەنە سیاسیەکانی چەپە کە لە کوردستانە ڕیشەیان هەیە وە سەلەفیگەری و بیری داعشی و دواکەوتوانە لەو جوغرافیا جێگەی نابێتەوە. ئەبێ لە باقی شارەکانی تریش لە بانا، لە سنە، لە سەقز، لە مەریوان، مەهاباد، بۆکان، لە هەموو شارەکانی تری کوردستانیش بە هاوشێوەی دارسێران و بەو تەجروبەی کە لە مێژووی خەبات لە دژی هەر نەو دواکەوتووی کۆنەپەرستیەکە هەیەە یەکگرتوو بن، بێنە سەر شەقام، دژایەتیان لەگەڵا بکەن، ئیفشاگەریان بکەن، ناونیشانەکانیان بڵاو بکەنەوە و ئەو مەکانانەی کە ئەوان تایە خەریکی تجارەتن، خەریکی ئێمە خەبەرمان بەدەست گەیشتووە کە دوکانیان داناوە خەریکن نقاب و بورقە و چارشێوی هاوشێوەی سەدری ئیسلامە فڕۆشن لە ناو دوکانەکانە، لانەیەکیان لە بینی مەریوان بۆ سەر زرێبار داناوە، کارگا و دوکانیان هەیە، خەریکن بە شێوەیەک باشگای وەردەشی دانن، بڕێکی زۆر لە ئەندامەکانیان ناچار کردوون کە ئەبێ بچن بۆ باشگا و وەرزشکەن، ئامادەگی جسمانیان بەرنەچن. ئەو شوێنانەی کە ئەوان لێیان، ئەو شوێنانەی ئەوان کاری لەکەن، ئەو تەجەموعانەی ئەوان حزوریان هەیە بایکوتی بکەن، لێی دوور بکەونەوە و ناو و نیشانەکانیان بڵاو بکەنەوە بۆ کۆمەڵانی خەڵک. ئەبێ ئەمانە ڕسوا بکرێن لە ناو کۆمەلگایە، ئەبێ ئەمانە ئیفشاگەریان لەسەر بکرێت، ئەبێ ئەمانە تەرد بکرێن لە ناو کۆمەلگایە و جنایەتەکانیشیان بە هاودڵی و یەکگرتووی لە ناو کۆمەلگایە دژایەتی لەگەڵا بکرێ و بەری پێبگیرێت. من دڵنیام نە سەلەفیگەری، نە بۆچوونی کۆماری ئیسلامی، نە هەرنەوە بۆچوونێکی دواکەوتوانە و مرتەجعی هاوشێوە ناتوانێت جێگە و پێگەی کۆمەڵایەتی پیا بکا لە کوردستان. ئەوەی کە جێگە و پێگەی کۆمەڵایەتی پیا کردووە لە کوردستان ئەو تەفەکورە سێکۆلار و ئازادی خوازەیە کە تا ئێستاش لە پێناویان خوێن ئەڕێژرێت، وەلایەنی سیاسی هەیە کە ساڵهایە خەباتی بۆ بکات. ئێستاش بە فەراخانی لایەنێکی سیاسی چەپ و سوسیالیست لە کوردستانە هەموو کوردستان یەکپارچە ئەقسا بکات، مانەگرێت. ئەوە هەڵوێستی، ئەوە بۆچوونێکی چەپ و سوسیالیست جێکەوت و کۆمەڵایەتیە لە ناو کوردستان، نەبۆچوونی سەلەفیگەری. بەڵام وتم بۆ کاتێک بۆ ساتێک بۆ هەدەفێکی دیاریکراوی سیاسی بە ئیسپانسێری دەسەڵات و کاربەدەستانی ئەمنیەتی لە ئێران ئەتوانن فەزایەک لە ڕعب و وەحشەت کاتی دروستکەن کە ئەویش هەروەکو وتم هەڵوێستگرتنی هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانە، چۆن بۆ کوشتنی لاوێکی خوێنگەرم لە جەرایانی شۆڕشی ژینا خەڵەگە چوونە سەر شەقام لە پرسەکانیان شعاریانەدا دژایەتیانەکردن، ئەبێ ئاواش بۆ پرسەی ئەو هونەرمەندە لە شاری سنە و بنەماڵەکەی تەنیا نەهێڵە، ئەبێ بۆ ئەو گەنجەی کە ئەمڕۆ فاڕوقی ڕەشیدی لە شاری بانە کوژراوە، ئەبێ خەڵکی شاری بانە بنەماڵەکەیان تەنیا نەهێڵن، بچنە سەر پرسەکەی و لە مەراسمی ئەسپەردەکردنەکەیە بە شێوەیەکی جەماوەری ڕق و ئینسجاری خۆیان لە ئاوەها جەنایەتێک دەرببڕن، بەشدار بن، هاودڵیان بن، هاوخەمیان بن و بە دروشمگەلی دژی ئەرتجاعی ئەم گەنجە بە خاک بسپێرن. ئەبێ ئەوان ئەگەر فەزایەک لە ڕعب و وەحشەت دروستەکەن ڕوبەڕوو بێن لەگەڵ ڕق و کینەیەکی جەماوەری، ئەبێ ئەوانن شارەکانی کوردستان و ڕۆژهەڵات بەجێبێڵن، جێگە و پێگەی ئەوان لە شوێنهایەکی ترە
کە باوەڕەکانیانی لێ تەغزیاکەن. بەڵێ هاوڕێیاکۆ هێزە سیاسیەکان چۆن دەبێت هەڵوێست بگرن و دەبێت چی بکەن؟ هێزە سیاسیەکان ئەبێت لەم سەردەما بەو هەواڵانەی کە بەدەستیانەگات، بەو ناوانەی کە بەدەستیانەگات ئەبێت ئفشاگەری بکەن، ناو ببەن و ئەم خەڵکانەی کە لە ناوەوە بە هەر دەلیلێک بەباری ئەمنیەتی ناتوانن نەمڕاجعە بکەن بە هێزانیەتیەکان. تۆ بیرکەرەوە کێتوانێت لەبانە شاکی بێ بەدەست مەلا محەممەد یەکشەوە، کێتوانێت لەبانە شاکی بێت بەدەست مەلا ساڵەی دەمامەوە بچن مڕاجعە بکەن بە هێزە بە لایەنە ئەمنیەتەکان و سکاڵای خۆیان برن، یا چۆن ئەتوانن لە دنیای مجازی هەر کوڕێک لە شاری بانە کە بەرپرسی بانە نیوز بۆەوە اتفاقەن دوایە مەسئولی ستادی انتخاباتی ڕئیسیش بوو بەشێک بوو لەسەرەوە یەک دوو پۆسی داناوە جیاتی لەگەڵ ئیسلاما کردووە یا هەر بۆ چوونە یا یەک دوو هەواڵی بڵاو کردوەتەوانێت لە بانە نیوز بان کراوە بە شێوەی عەلەنی ترساندویانە و لەژێر فشاری شکنجە و هەڕەشەیە ناچاریان بە تۆبەکردن کردووە. بۆیە کە ئەوان ناتوانن بەو شێوەی کە ئێمەمانان و لایەنە سیاسیەکان ئەتوانین ناوەکانیان بڵاوکەینەوە، هەواڵەکانیان بڵاوکەینەوە و ئفشاگەریان لەسەر یەکێک لەو کارانەی کە ئێمە ئێستا لە دەستمان بەردێت ئەوەیە. یەکێک لەوانەی تریش ئێمە ئەتوانین بە هاودەنگی لە ئەگەری درێژە پێدانی جەنایەتەکانی ئەمان لە شارەکانی ڕۆژهەڵات فراخان بدەین و بە کۆمەڵانی خەڵک بڵین یەکدەنگ بە هەر نەو ئاعترازێک کە گونجاوی ئەم شەرایەتە ئێستەیە. ئێستا مانگرتنە هەرچیەک بەشداری لە مەراسمی پرسەکانە بە هەر شێوازێک بە نافەرمانی مەدەنیە بە ئەوەیە کە بە ژنان و بە کچانی ئەو وڵاتە بڵێن هەڵوێست وەرگن بە هەر شێوەیەک دەنگی ڕای خۆمان بخێنە پاڵیەک و هەڵوێستێکی جەماوەریتر لە ئاسی سەراسەریە دژ بەمانە بگرین. و ئێمە ئەگەرچی ئێستا لەژێر بار و فشاری مەحدودیەتی ئەوەین کە ناتوانین هەڵوێستی تر و کاردانەوەی ڕاستە و خۆی ترمان بێت، بەڵام دڵنیایم دەکەینەوە ئەوانەی کە هاوشێوەی ئەو مەلایەنن کە خەریکن ئێستا بنکەی حوجرە و حفزی قورئان بەناو دروستەکەن، بەڵام بۆ مەبەستێکی سیاسی و دیاری کراو لە کوردستان بۆی کە مەغزی گەنجانی پێبشۆنەوە، بۆی کە پێشتر وتم فەزایەک لە ڕۆح بۆ حشت دروستکە بۆ ئەو کەسانەی کە دەستیان سوورە بێت بە خوێنی گەنجان لە ژێر ناوی سەلەفیگەری و بیری دواکەوتووی و ارتجاعی ئاوادا. ئەم لایەنە سیاسیانە فەرامۆشکار نین و فەرامۆشی ناکەن. زۆر جار لە وتارەکانیانە لە مزگەوتەکان هێرش دەکەنە سەر لایەنە سیاسیەکان و هەڕەشە دەکەن و ئەمانە تا ئێستا بە دەلیلی ئەوەی کە بۆچوونەکانیان اتفاقەن کاردانەوەیە بێت لە دژی خۆیان و ناتوانێت بەرەو پێشێت هەڵوێستێکی جددی وەرنەگرتووە لەلایەن لایەنە سیاسیەکان. بەڵام ئەم لایەنە سیاسیانە زیندوون ڕەوتی ڕووداوەکانیش هەمیشە بە دڵی ئەوان ناچێتە پێش. ڕۆژێک لە ڕۆژان دەبێت کە ئێمەش بگەڕێنەوە ڕۆژهەڵات و دانە بەدانەی ئەمانە مەحاکماکردن، دانە بەدانەی ئەمانە ئەبێ جواب پەسپەنەوە بۆ ئەم جەنایەتانەی کە کردویانە وە جگە لە دەسەڵات و لە کۆماری ئیسلامی ئەوانەی کە لە ناو خۆی ڕۆژهەڵات فریو دەخۆن و بە هەر ناوێک و لەژێر هەر بۆ چوونێکە دەستیان بە خوێنی گەنجانی ئەو وڵاتە سوورە بێت. فشاری مزاعەف جیاواز کۆماری ئیسلامی دەهێنن بۆ سەر ژنانی ئەو وڵاتە و ئازادی و هەناسە کێشانیان لێزەوت کردوون، دڵنیابن بێوەڵام نامێنێتەوە لەلایەن کۆمەڵە و باقی لایەنە سیاسیەکان. ئەمە بە بڕوای من ئێستا خولاسەی کەمەوە ئەوەیە کە هێزە سیاسیەکان لە کوردستان ئەبێت دژ بەم جەنایەتانەی کە ئێستا سەلەفیەکان ئەیکەن یەکەم ئفشاگەری بکەن، بیان ناسین، واقعیەتی باوەڕەکانیان بۆ کۆمەڵانی خەڵک لە کوردستان ڕوونکەینەوە و تاوجێی بۆ ئەمان ئیمکانە بێت
ئەو گەنجانە ئەو لاوانەی کە لە ڕووی بێ ئاسووی و بێ هیوایی بۆ داهاتووی ژیانیان ڕوویان کردوەتە ئەو باندە ڕەشانە لە ناو کوردستان بە شێوەیەک مەجای گەڕانەوەیان بۆ دروستکەین و بیان کێشینەوە لای خانەوادەکانیان و بنەماڵەکانیان و جەماوەری خەڵک وەڕاستیەکانی ئەوانیان بۆ ئیفشا بکەین. ئێستا لە هەموو کات زیاتر کە بەرەو ڕووی شۆڕش ساڵیادی شۆڕشی ژینابینەوە و ئەوەی کە کۆماری ئیسلامی لە هەموو ئامرازەکان و ئەبزارەکانی کەڵک وەرەگرێت بۆ سەرکوب و خەفەقان و یەکێکیش لەوانە ئەوەیە ئێمە و لای باقی لایەنە سیاسیەکان ئەبێ هەڵوێستەکانمان بەنسبەت ئەو وەزیەتە تازەوە لێک نزیک بکەینەوە، ڕاکانمان لێک نزیک بکەینەوە تا بتوانین هەڵوێستێکی جددی و کاردانەوەیەکی جددیمان بەرامبەر بەم بارودۆخە. بەڵێ هاوڕێ ئاکۆ، زۆر سپاس. من پرسیارێکم لا نەماوە، ئەگەر خۆتان لە ئاخیردا شتێکان هەیە ئێزافەیەکان فەرموون. ڕاستیەکەی منیش زۆر سپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە. ئێمە تا ئەو جێگەی کە بە کۆمەڵا ئەگەڕێتەوە ئێمە ڕۆژانە هەواڵمان بۆ دێت لە شارەکانی کوردستانەوە لەسەر کار و چالاکی ئەوان. من جارێکی تر دووبارە یەکەمەوە کە ئەوەی کە ئەتوانێت هەڵوێست بەروەربگرێت جەماوەری خەڵکن لە مەحەللا، ئەوانە دەبێت هاوڵ و پشتیوانی ئەو کەسانە بن کە بە شێوەیەک لە شێوەکان ئەبنە قوربانی ئەو نەو بۆچوون و سەلەفیگەری و ئەو بیرە دواکەوتووەی کە ئێستا لە ڕۆژهەڵات و فەزایی لە ترس و خەفەقان دروست کردووە. هیوادارین کە بە هەڵوێستی خۆیان هەروەکو تەجروبەیەک کە لە مێژووی مبارزاتی خۆیان هەڵگرتووە بەر بە جەنایەتی تری زیاتر ئەم باندەڕەشە لە کوردستان و بەتایبەت لە شارەکانی بانە و سنە و مەریوان و سەقز کە ئێستا زیاترین هەواڵەکان لە کار و لە چالاکی ئەو باندە لە چوار شارەوە بۆی بەدەستێ ماگات بگرن. زۆر سپاس بۆ دەرفەتەکەم. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ ئاکۆ ئەنوەری، ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کابەشداری ئەم بەرنمەیە بوو و هەروەها سپاسی ئێوەش ئەکەین کە تا بە کۆتایی ئەم بەرنمەیە لەگەڵمان بوون. هیوادارین کە بەدڵتان بوو بێت تا ڕۆژێکی تر و کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن.